خۆشەویستانی کورسات گیون سڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. ئەمڕۆ ڕۆژێک لە دوای ڕاگواستنی هەرچەکان لە گوندی لاجان دێت. ئەمە ڕووداوێکی هەروە ڕاگوزەر و ئاسان نەبوو و تێناپەڕێ لە زاکیرەی هەر مرۆڤێکی بە ویژدان و نیشتیمان پەروەر و کورد پەروەەردا دەمێنێتەوە وەکو تراژیدیا بۆ ئەوەی ناشیرینی و هەڵە و پەڵە و کەم و کوڕیەکان دووبارە نەبنەوە با هەمیشە باسییان بکەین تاکو کەس زاتی ئەوە نەکات میلەتەکەی خۆی لەسەر نان ئاوا ئازار بدات. کۆمەڵێک کێشەی جۆرا و جۆر لە هەرێمی کوردستان هەیە، کۆمەڵە قەیران هەیە، ململانەی سیاسی هەیە، بەڵام هێز و لایەنە سیاسیەکان دەیانەوێت بەرەو پێکێنانی کابینەیەکی دیکەی حکوومەتی عراقی هەنگاو بنێنەوە. ئەم ڕۆژ ساڵێک بەسەر سوێن خواردنی ئەندامانی پەرلەمانی کوردستاندا تێپەڕی و بەڵام هیچ کابینەیەک پێک ناتوە. ئێوارەی ئەم ڕۆژ سەرۆک بافڵ لە نووسینێکدا پەیوەست بە ڕووداوەکەی لاجان باسی لەوە کرد کە دەبێ ناوچەکە لە چەکدا بماڵدرێت ئەو ناوچە گوندنشینانە و ئارامی بگەڕێتەوە بۆ ناوچەکە وەزیگەلەوە ئێمە ئێستا لە دووڕیانێکی هەستیاردان یان لە قۆناغێکی هەستاردان بۆ پێکێنانی حکوومەتێکی نیشتیمانی لە عراق بەبێ ئاماژەدان بە حکوومەت هەرێمی کوردستان. ئەم قەیرانانە لەکوێ دەگەنە ئامانجێک چۆن وا بکرێت کە ئەم ناشیرنیانە کەس زات نەکات دەستی بۆ ببرێت لەگەڵ بەڕێز عەباس فەتاح ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان گفتوگۆ دەکەین بەڕێزیان لە شاری کۆیە لەگەڵمانە بێ. کاک عەباس سوپاست دەکەم بە هیوای ساغ و سەلامەتیت، هەمیشە ساغ و تەندروست بی لە مێژە من و تۆ گفتوگۆمان نەکردووە و هەمیشەش من و تۆ کە گفتوگۆمان کردووە دەستمان لەسەر برینەکان داناوە. جا ئەم شەویش یان ئەم بەرنامەش هەروواکەین. سەرەتا ئەمەوێ خوێندنەوەیەکی کاک عەباس بۆ ئەو دۆخی هەرێمی کوردستان مەسەلەن ئەم ڕووداوانەی کە ئەو چەند ڕۆژە ڕوویدا چ تێبینیەک چ سەرنجێک چیت بینی چ خوێندنەوەیەک هەیە بۆی کاک عەباس؟ بەناوی خۆی گەورە سڵاو لە جەنابەت لە خەڵکی کوردستان لە هەموو بینێران و بیستەرانی خۆشەویست لە بینێرانی کورساتی عەزیز و خۆشەویست سوپاس کاکەزانە. وەڵا بێگومان هەرێمی کوردستان ماوەیەکە بە قۆناغی ناجێگیر و ناخۆش تێدەپەڕێ بە هەموو جۆرەکانیەوە بە ململانێ سیاسیەکان و بە ئاڵۆزیەکان لە هەرێمی کوردستان و بە هەموو ئەو ناوچانەی کە کێشە و گیر و گرفت ڕووی تێدەکا لە سەرباری هەموو ئەوانە شۆ جگەل لە پێکنێنانی حکوومەتی هەرێمی کوردستان و کاتی تونند و بەرز و نزمی لە هەڵبژاردن ئەنجا عەلامیش سەربار و بنبار کە بەڕاستی ئینسان سەیری ئەم هەموو پەیج و سایت و سۆسیال دیموکراتە سۆسیال میدیایە دەکا بەڕاستی ینی نازانێت ینی چه هەستێکی هەبێت لە بەروەی هیچ کەسێک قسەی باش نابێژێ هەمووی سیراعە ناوخۆییەکان بەهێز دەکا ململانەیەکان تونند و تۆڵتر دەکاتەوە لەبەرەوە بەداخەوە وەش ئاراستەکراون بەشێکی لەوانەیە لایەنی نەیار بێ و بەشێکشی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بن کە بەداخەوە دەبوو ئەو پارە و سەروەت و سامانەی کە لەو سۆسیال میدیانە سەرفی دەکەن لە پێناوی هەوڵی یەکڕێزی گەیاندنی پەیامی باش و هەوڵدان بۆ بە ئامانج گەیشتنی میلەتەکەمان بۆ هەم بۆ گوزەرانی باشتر. لەبەرەوە کاکەزانە پێویستە بەڕاستی لەم قۆناغی ئێستادا بە تایبەتی سۆسیال میدیایەکان من لەگەرەوە نیم سۆسیال میدیا بێدەنگکرێ، من لەگەرەوە نیم دەنجی خەڵک نەگەیەنێ، من لەگەرەوە نیم کە لە هەر شوێنێکی ئەم هەرێمی کوردستانە نەعەدالەتێک دروست دەبێ، کێشە و گیر و گرفتێک دروست دەبێ، کەم تەرخەمیەک دروست دەبێ یان لەبەرەوە ڕێگە لە داوا و داخوازی خەڵکە گیرێ سۆسیال میدیانەی گوازێتەوە بەبێ جیاوازی لە سنوورەکەی یەکێتی کەشتی لەم بابەتا بوو. پێم خۆشە پێشەموو کەسێک ئەم کورساتە ئازوو بەڕێزە بیگوازێتەوە و لە سنووری ئەو لاشە بوو پێش کەناڵەکانی ئەو لا بیگوازنەوە بۆی کە پێمانوانە بێ ئەمە ینی ئەمە پێمانوا بێمە کەم و کوڕی و کەم تەرخەمیە با ڕاگەاندەکان بیگوازنەوە بۆی چارەسەری بکەین من لەگەرەوەم. بەڵام بەداخەوە ینی ئەنی ئەمڕۆکەش بەدەیان سایت و پەیز دەدینم کە خاوەنەکانیان زۆر ناسراوە و دیارن کە دەیدینی بە بەردەوامی لە قسەی بە شێوەیەک یعنی لێدوان و وتار و هەندێک لێدوانی هەندێک کەس و هەندێک کەس کە لە ئەنجامی تووڕێی قسەیەک دەکا بڵاو دەکرێتەوە و دەکرێتە بابەت و مەوزوع بەڕاستی ئەمە
نە لە بەرژەوەندی گەلە نە لە بەرژەوەندی نیشتیمانە نە لە بەرژەوەندی خودی ئەو حیزبەیە کە خۆی ئەمە ئاراستە دەکات. بەڵێ کاک عەباس تۆ باسی ئەو ڕووداوانە ئەو ململانە مدیاناکەی بەڵام مدیا وەکو دەڵێ هیچ دووکەڵێک بێ ئاگر نییە. مەسەلەن ئەوەی کە لە گوندی لازان ڕوودا بە دۆشکە لە ناو چاوی گەنجێکی کاسب کار بدەیت یان مەسەلەن ڕەش بژیریەک لەو گوندە ئەنجام بدەیت و خەڵکەکە دەرکەی بۆی بزانی چێچەکی هەیە چێچەچینە و ڕۆکیت ماڵێک نییە پێشمەرگەیەک برا پۆلیسێک برا ئاسایشێک برا پێشمەرگەیەک برا دژە تیرۆرێکی نەبێ ینی یەکێک لەوانە چەکێکی هەر هەیە ینی تۆ بێ خەڵکەکە بۆ سەرمایە بخێ سەر زادە و دوایش بڵێ وڵات دەستێکی لە پشتە ینی هەڵبەتە لێرە نییە کاکەزانە من بەبەستم من سەرەتایەکەی وتم گوتم پێم خۆشە هەر گیر و گرفتێکەیە ناحەقی و نەعەدالەتیەکەیە کەم تەرخەمێکەیە لە پێشەوە ئەم کەناڵە ئەگەر لە سنووری خۆشمان بێ ئەم بیگوازێتەوە بێگومان لە سنووری ئەولاترش بێ ئەمەیان بابەتێک بوو کە ئەمە من بەبەستی ئەوەی من سۆسیال میدیام قسانە نییە ئەمە خۆی حەقە ئەسل ئەوەیە ئەگە هەر دەسەڵاتێکش ڕێگە لە لایەنە میدیایەکان بگرێ بۆی ئەم بابەتە بگوازنەوە من پێم وایە ئەم دەسەڵاتە لە دەسەڵاتەکەی خۆی دەترسێ ئەمە واقعەکە تەبیعیە کێشێکە لەوانەیە هەڵە لە دەسەڵاتی شەبێ هەڵە لە کەسێک شەبێ لەو گوند نشینە بەڵام هەڵە لە خەڵکی گوندەکە نییە مامانایەوە نییە تر خەڵک بم دۆخی ئێستا بێنێ سەرجادە و بەژن و منداڵ و کەم ئەندام و من خەڵکم دیار لاقی پێوە نیە لەبەرەوە خۆ ئەو خەڵکانەی کە ئێستا چەچانەیە یانێکێتی یان پارتیە بە زۆری هەر زۆری و هەمووشی هەرێک لە هێزێک لەو هێزانەی خۆمانە دەتوانین ئاسانتر کۆنتترۆلی ئەم بابەتانش بکەیت لەبەرەوە من بەبەستم ئەمە نییە مەبەستم بە ئامی دۆخەکەیە کە دۆخێکی ناجێگیرە لەم دۆخە ناجێگیرەیە کە هەندێک ئەعلام دائیمەن هەوڵی ئاراستەی خراپە دەن بۆ تێکدانی زیاتری نێوانی لایەنەکان و دوورخستنەوەیان لە یەکتری ئەمە کارێکی خراپە دەنا من گەیاندنی هەر ڕووداوێک لە هەر شوێنێک دروستە بێ خۆگە ئەعلام نەبێ بەڕاستی هەم خەڵک پێ نازانێ و هەم دووبارە بوونەوەی زیاتری دەبێ و هەم دیکتاتۆریەت زیادەکە و هەم غەدر و غودور زیادەکە و نەعەدالەتی زیادەکە ئەمەی کە لە هەر شوێنێکی کوردستان دەبێ و بە ئەمەی کە تازە ئەم گوندە کە تازەیە و لە پێش چاومانە با بگوازرێتەوە خۆ واقعەکە بەلایەنە سلبی و ئیزابیەکەیەوە. باشە کاک عەباس باس لەوە کرا برادرانی پارتی یەکێتی تۆمەتبارەکەن بەوەی کە یەکێتی و حەشدی شەعبی دەستیان هەبووە لە ڕووداوەکانی لاجاندا و ویستویانە مەوزوعی نازام چی پێدا پۆشن و کۆرمۆری پێدا پۆشن و بەڕێزە دەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانی لەوە لە سنووری پارێزگای هەولێردا ئەنیشی و لە کۆیەوە ئەکیدم ڕۆژانە هەولێر و شوێنەکانی دیکە گەڕێی بە پێیشوکارەکانت پێت وایە یەکێتی لە پشتێکی وەهاو بێ؟ ئەخۆ من قسەکەم مەبەستم ئەمەیە ئەنی بەڕاستی مەبەستمەوە یعنی یەکێتی 50 ساڵە خەباتەکە لە پێناوی ڕزگاری نیشتیمانی وڵاتە دەچێت دەستی داگیرکەر دێنێتە کە هەموو خەڵکی کوردستان و هەموو دنیا و وڵاتەکانی دەوروبەریشمان دەزانن کە قەت یەکێتی بیری لەو نەکرێتەوە دەستی داگیرکەران بۆ ئەم وڵاتە درێژ بکە و دوایەوە ینی هەتا پارتیش با من ئەمڕۆ ناکۆکیشمان لەگەر هەبێ وەڵام من قەت بەش بە حاڵی خۆم و ئەمە قەت نیەتی حیزبەکە و بەرنامەی حیزبەکەشم نەبووە بچین دەستی دژمنان بێنین بۆی پارتی لە ناوبەرین یان پارتی تووشە عیبدار بکەین ئەمە خۆ واقعەکە خۆ لەم گوندەیە پەیوەندی بە نە حەشدی شەعبی و نەیەکێتی و نە هیچ کەسێکەوەیە و کۆمپانیان شەخصێکە لە ناو پارتیدا هەیە و بۆ پارێزگاریکردن لەم کۆمپانیایە ئەم هەموو هێزە بەکارهاتووە و لەوانەیە خەڵکی گوندەکەشیان داوای حەقی ڕەوای پەرخۆ زۆر جار لە ناوچە و سنوورەکانی ئێمەژە و شوێنانەی کە نەوت و گازی لێە خەڵکی گوندەکان داوایەکی ڕەوایان هەبووە کە داوای کار دەکەین و بە چەندین ڕۆژیش داوایان کردووە و حەقێکی احتیادیش بوو هێزەکانی خۆشمان پارێزگاریشان لێکردوین و بە دەمدەنگیشیانەشەوە چووین و ئەمانەش بە هەمان شێوە خۆ خەڵکێکی گەنجن و خەڵک بێکارە دانامەزرێ بێ ئیشە کار نییە کە ئەبینێ لێرە کارگەیەکی گەورەی پاڵاوتنی نەوتەیە و لەوانەیە چەند کەسێکی کەم مستەفیدێکی زۆر بن بەڵام خەڵکی ئەو گوندەش کە دووکەر و غاز و گازەکەی بەسەریان دادێت و لە تەنیشتیانەوە داوایەکی ڕەوا دەکەن گوێ لە داوایەکەیان بگیرێ بتواندرێ بە پێی هەوڵ بدرێ ینی چەند گەنجێکیان لێ دابمەزێندرێ و کاریان بۆ بدۆزرێتەوە خۆ داوایەکی ڕەوایە لەبەرەوە ئەم تۆمەتانێک دۆخی هەرێمی کوردستان تێکەدا ئەم بابەتانەیە کە من باسی دەکەم کە هەندێک پەیج ئاراستەکرا و بۆ بزرگکردنی شوێن و ڕێگای خۆیان یان من دەبینم مەسەلەن ئەوانەی لە دەسەڵاتی حکومەتن لە هەولێر بەداخەوە محافظ وا دەڵێ کاک عەباس قسە دەکەن کەوە گەوەی کە ئەندامی ناوچەیەک بن یا ئەندامی لقێک بن کاکە هەمومان دەزانین ئێوە پارتین
خۆ دەزانینەوە لەسەر لیستی پارتی بۆتێ بەس بەڕاستی ئینسان کە چوە حکوومەت من کە پەرلەمانتار بووم بەڕاستی قەتەوڵم نێدا وەکو ئەندامێکی سەرکردایەتی قسە بکەم کە یەکێتی نیشتمان کوردستان وەک پەرلەمانتاری قسەمە کرد کە لە حکوومەتی پێویستە وەکو حکمڕانی ئەم وڵاتە بە عەدالەتەوە قسە بکەیت زۆر عەیبە بۆ کەسێک کە مەسئولیەتی حکوومەتی هەیە بێ باسی کاری حیزبی بکبرێ ئەم حیزبە وای کرد و ئەم حیزبە وای کرد تۆ حکوومەتی ئیدارەکەی خۆت ڕێکخا ئەمنیەتی خۆت ڕێکخا گوێ لە داواکاری خەڵک بگرە داواکانی خەڵک وەرگرە ئەگە حەقە بە دوویدا بچۆ بەڵام تۆ دەسەڵاتی ئەمەد نییە داوایەک لە خاوەنی ئەم کۆمپانیا بکەی بۆ دی حیزبیشتر تاوانبار دەکەی بەجددی ینی ئەم وڵاتێمە بەمە کارەسات بار بووە کە بەڕاستی ئەم بابەتە ئەگە لە ناوێچەتی شەبێ من بۆ خۆم بەڕاستی باسی دەکەم هەرچەندە بەجددی قەت بەو شکلە زەقیە نەمدیوە کە وەزیرێک لە وەزیرەکانی ئێمە یان محافظ و قایم قامێکی ئێمە بەم شێوەیە ینی خۆی لە چوارچێوە حکومیەکە داماڵێنێ یەکسەر وەکو سرف حیزبایەتی قسە بکات لەبەرەوە بەجددی قەت یەکێتی بیر لە شتیوان ناکاتەوە من ینی تۆ کەسێک لەوانەیە ئێ باشە دەکرێت من برێم وڵی کۆرمۆر لەبەر لە سنووری ئێمەیە پارتی هاتووە لە یێنانە تەخاندۆتیەوە ئەیخۆ کۆرمۆر لە سنووری یەکێتیە غازە بەڵامەوە غازی میلەتە غازی گەلەکەمانە بۆ بەرژەوەندی گەلەکەمان بەکاردێ بۆ ڕووناچی میلەتەکەمان بەکاردێ بۆ ئاوەدانکردنەوە و ئاگری ماڵەکانمان بەکاردێ بۆیە ینی ئیسانەوەندە زوو پەلە بکات لە بڕاردانێک برێ وڵا ئەمە برێم پارتی بوو یان برێم یەکێتی بە قەستی وای کرد بۆی پارتی قسەی سەر نەگرێت کاکە ئەمە زۆر دوورە لە نەهج بەرنامە یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی خۆی زۆر لەم بابەتانە پێ گەورەترە ینی ئێمە خۆمان بە خاوەنی ئەم گوندەش و خۆمان بە خاوەنی بەردەڕەشیش و ئاگرێش و زاخۆش و ئیلە ئاخریشی دەزانین ینی خۆ ینی ئەمە نییە ئەوێ تاپۆی وان بێت ئێمە لێ بێ بەش بین و ئێرە تاپۆت ئەم کوردستانە تاپۆی هیچ حیزبێکی سیاسی نییە تۆ دەنگت لەوێ زیاترەیە کەمترە ئەمە لەوانە دۆخەشی سیاسی بێ لەوانەیەگە بێ واقعێک و جەوێک دروست بکرێت جەوێکی ئارامی لەوانەیە ئەم واقعانە زۆر لەلایەن هەموو لای بۆ هەموو لایەکمان بگۆڕێ و گۆڕاکاری بەسەر بێ لەبەرەوە کوردستانی هەمومانە ئەگەر یەک منداڵ لە زاخۆ لوتی بە خوێندا بێ لەگە هەڵەبجە فەرقێکی نییە بۆ ئێمە و خۆشمان بە خاوەنی دەزانین و نیگەرانیشین و لە نووسینەکەی ئەم ڕووی جەنابی سەرۆک کاک بابڵیش زۆر بەڕوونیانی باسی لەمە کردیانی ئێمە نیگەرانی لەوەی هەر ڕووداوێک لە هەر شوێنێک ڕوودەدات و گەنجێکی کورد بەڕاستی خوێنی لێدێ باشە کاک عەباس ئەم نەزیفە و ئەم دژایەتیکردنە بەکارهێنانی ئەم بەرپرسە حکومیانە بۆ دژایەتیکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان و تۆمەتبارکردنی و بەکارهێنانی میدیایەکی زەبەلاح بۆ جنێودان بە لەسەرۆشی یەکێتیەوە بۆ ئاخیر ینی بەڕاستی ئەمە ڕەخنە نییە مەسەلەن ئێستا من ئەگەر ڕەخنەیەکم لە جەنابەت هەبێ ڕەخنە تۆ توانی وەڵام دەوێ بەس جنێ و ینی هیچ لە قیەمی کوردەواریدا نییە ئەم تەشیرە بەڕاستی چه ئیسفادەی لێکە پارتی لەکوێ ئەتوانێت ئەمە بچنێتەوە ینی چی دەستەکەوێت وڵات جنێودان ینی هەر لە مجتەمای کوردەواری شتێکی ناشرین و ناڕێکە پێم وایە خەڵک بە جنێودان پێناسەی خۆی دەکات ئەوە یەکێتی بچووک نابێتەوە و هیچ هێزێکش گەورە نابێت بە زۆر جنێودان و بە زۆر توند و تیژی بە عکسەوە ینی من بۆ گوێن بە کادیرێکی پارتی بدەم لەوانەیە کادیرێکی پارتی کادیرێکی یەکێتی لە شوێنێک مثلا هەندێک جار تووشیاندی حالەتە بن لەوانەیە ئەسلەکەی وانە بێندی ئەعلام لە بەرژەوەندی خۆی واری دەکات لەبەرەوە بۆ ئێمە ینی سی سارە پێکەوە حکومڕانی وڵاتە دەکەین کاکە سی سارە بە پێکەوە لە سەمێزێکدا دەنشین گفتوگۆ دەدەین پێکەوە بڕیارە دەین چارەنووسی ئەم میلەتە کەوتۆتە دەستی ئەم دوو حیزبە لەم قۆناغەیە ئیتر بەڕاستی ینی پێم وایە قسانە نە لە بەرژەوەندی میلەتەکەمانە نە لە بەرژەوەندی یەکێتی و پارتیە و نە لە بەرژەوەندی یەکریزی و تەباییمانە نە لە بەرژەوەندی ئاشبوونەوەی ئەم قۆناغی ئێستاە بۆ پێکەنانی ئەم حکومەتە و بۆ چوونە بەغدا بە یەکریزی و یەکدەنجی لەبەرەوە بەجددی نازانم ئەمە چه ئاراستەیەکە چ مەبادیئێکە بیر لەوە دەکاتەوە کە ئەم نەهجەی هەبێ ئاراستی ئەلامەکان وا بکە کە ئێمە بەس بیر لەوە بکەینەوە یەکتری ناشرینکەین یەکتری بچووکەینەوە و جوانیەکان بشارینەوە بەس شتە ناشرینەکان زۆر گەورە بکەین بەداخەوە ینی من بەش بە حاڵی خۆم ینی ماوەیەکی زۆرە نایەمە سەر ئەعلام هەر باوەڕم بە هەندێک شتی ڕاگەیاندن نەماوە هەمووی بۆتە مناقەشە و ململانێ و جوندان و وشێک نبینم ئینسان لەم وڵاتی ئێمە ینی کەیف بێ پێی وایە ئەمە ئاراستێکە بەرەوتەبایی وەڵی ئێستا هەموو پارتیەک
قەت حەزی لەم شەڕە جوێنە نییە لەوانێت چەند پارتێکی بەرژەوەندی خواست بێ حەزی لەم شەڕە جوێنە بێ ئەمە بۆ یەکێتیش ڕاستە ئەمە بۆ حیزبەکانی تریش ڕاستە ئێمە نابێ بە چەند کۆمنتێک دەستخۆش و ئەمە تەشجع بین بەوەی کە ملی یەکتری بشکێنین بەڕاستی کاکە وەڵی میلەتەکەمان ئێستا ئەوەی کە یەکێتی و پارتیشە ئەوەی کە معارەزەشە کە دەنجی داوە بۆ معارەزە بەخوا حەزی لەوەیە ئێستا مرت و گفتوگۆ لەسەرۆ بکەین برین موچەی مانجی 11 و 12 چی لێ دێ پێخۆشە بیر لەوە بکەینەوە برین ئەرێ ئەم ڕێگایی سلێمانی ئەو ڕێگایی هەولێر ئەو ڕێگایی ئاکرەکەی تەواو دەبێ بەخوا حەزی لەوەیە برین ئەرێەوە حکوومەتی هەرێم بە یەک دەنگ و یەک گوتاری چووە بەغدا فرانکەسیان کردە نوێنەری کورد بچێت لەوێ مافەکانی کورد وەرگێ پۆستەکانی کورد وەرگێ بافی ئەم بەخوا خەڵک ئێستا حەزی لەم خەبەرانەیە بەخوا حەزی لەم قسانەی ئێمە نییە من جوون بە برادێکی پارتی بدەم و پارتی جوون بە برادێکی ئێمە بدا یان من جوون بە سەرۆکەکەی پارتی بدەم و یەک لەوان جوون بە سەرۆکەکەی یەکێتی بدا بابا ئەمانە ینی ئێمە بۆ ڕەمزەکانی خۆمان بچوک دەکەینەوە بەجددی ینی با ڕەخنە با بگرین با حەق خۆمانە لە کۆبنەوەی پەرلەمانمانەیە حکومەتمانەیە حیزبەکانمانەیە ڕەخنە لێک دەگرین کەم و کوڕەکان یەک دەرین گەندەڵەکانی یەک پێک برین ئەوانەی کە کەم تەرخەمیەکان بە یەکتری برین بەس بەڕاستی بۆ بین لە بەرچاوی نەیارەکانمان ینی خۆمانەوەدە بچووکەینەوە بۆی ئەویش ئەوەندە ڕێزمان نەگرێت بەجددی ئەم قۆناغێکی ترسناکات ڕوو لە وڵاتەکەمان کردووە خۆتان نەزانن دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە چدایە ینی بەڕاستی ناوچەکە دەکورێ بەرامێمە بەجددی هەستی پێ ناکەی باشە کاکەم ینی سیاسەکانشمان بیری لێ نەکرێتەوە باش ینی بەڕاستی پێت وایە ئەمە لە بڕیارێکی عەفەویە یان مەسەلەن دوێنێ لەو گرژی و ئاڵۆزیانە گەنجێک کە لە پرساوی کۆمیتەی خەبات بووە کاک نێچیروان هەرچی دەستگیر کراوە یعنی لە بەیانیەوە بە ئەندامی سەرکردایەتەوە بە پارێزگارەوە بە مەسئولی ئەمنیەوە تۆمەت بۆ ئەو گەنجە دروست دەکەن ئەم کوڕا نووسیویانە بە ئەعلامەکەشیانە سەرکردەی ئاژاوە جێڕەکانمان دەستگیر ینی گەنجێکی ئاوا ینی بەشێدا ینی چی ئیسیفادەیەکی نیشتیمانی لێ دەچندرێتەوە ینی خزمەت بەشێ دەکا تۆ ئەندامێک سەرکردایەتی ئەو تەلەڤیزۆن بەڕاکە بە ئەو تەلەڤیزۆن مەسەن محافظ ئەو کۆنگری ڕۆژنامەنووسی بەرەدا بۆ ئەو کۆنگری ڕۆژنامەنووسی بڵێ بۆی بڵێن نێچیروان هەرچی تیرۆریستە ئێرهابیە گەنجێکی هەرشی و لە پرسراوی کۆمیتێ ینی تۆ تەوێ وەک خۆت وتت ژیانی ئەوانت پێدابی ناکرێت تەوێت دەستە چەورەکەت بەسەری گەنجێکی وەکو نێچیروان بەسڕیت ئەمە چی تێ بۆ ئەوە وەڵا خۆ من بالێرەوە قسێکت بەڕاستی پێ برێم من پەرلەمانتار بۆتم لە کۆیە جار هەیە ڕێپیوان کراوە بۆ من یەکێتیمە و دەسەڵاتش لە کۆ یەکێتیە خۆم دەچمە ناو ڕێپیوانەکە نوێنەری خەڵکم ئەی خۆیش بەسوولی کۆمیتەیە زۆر حالەتێکی نۆرمالە ئەگە بزانێ ئەم غەدرە ناحەکام ئەم میلەتەی وێ ئەم گەنجانەی وێ ناحەکان بەرامبەرەکرێ بچێت لە گەریان بێ بۆ خۆ قابلە ئەو ناچێ ینی تیرۆر بکە و زەلام بکوژێ دەچێت داوایەکی ڕەوایە دەیکا لەبەرەوە من پێم سەیرێ دوایەوە ئەگە من جۆم لە هەندێک گوشە بوو دەرێم لە ئەو برادرانە وتی تا زانیمانە مەسوولی کۆمیتەیە کە ئەم برادرە بە ڕێزە دوێنێ کاندید بووە یعنی چی هەیە نەزانێ ئەمە مەسوولی کۆمیتەیەوە ئەوە کاندید بووە و ئەمە ینی ماڵ و ماڵ گەڕاوە ینی لەبەرەوە بەجددی ئەمە عباس برادرانی پارتی لە ڕقەمی پێڵاوەکانی یەکێتیەکانیش دەپرسنەوە چۆن نەیانزانیوە مەسوولی کۆمیتەیە ئەنا بەزەوە خۆ بچووکردنەوەیە ینی بەڕاستی من ینی زاییت ئەمەندە بابەتەکە بچووکە من خۆم ینی هەر مەسوولی کۆمیتەیە تەقدیرن بۆ خۆت بۆ حرمەتی خۆت ئەگەر زانیت ئەو پەڕی ئاژاوی ناوەتەوە بە تەقدیرەوە بانجیکە تەلەفۆنێک بۆ مەسوولی مەڵبەندەکەی دەکەم دەرێم بەڕێزەوە مەسوولی کۆمیتەیە یەک دووسێ ئەم کەم و کوڕی هەیە ئێمە لە بەردەمی قۆناغێکین قۆناغەکەمان چارن و سازە بۆ خۆمان گرژیمانەیە بۆی گرژەکانمان گەورە نەبێ نامانەوەی بابەتەکە گەورەکەین حەزمان لێ خۆتان قسەی لەگەرکەن ئەگەر بەڵگەیان پێ و ئەگەر کەم و کوڕی هەیە و ئەگەر کارش خراپی کردووە بزانە ئەم بەرپرسی مەڵبەندەش چەند بە حرمەت و ڕێزەوە بابەتەکە وەرەگرێ هەر بۆ خۆی ئەم بابەتە ینی دەبێتە هۆی ئارامبوونەوە بەڵام تۆ دەی جارە خۆ تو پێ دوایە ئەگەر نێچیروانت بچووکرێتەوە وەڵا زۆر گەورەت کرد وەلا حەزەکەم زانی لە ناوەرچەکانی زۆر گەورەت کردووە یان کەواتە بەرگری لە ئەو گەنجانە کردو ئەمە یەک دوای تۆ دەیگری چی لێ دەکەی دەیکوژی ینی کام تیرۆر کراوە خۆ هەم ژن منداڵی دوێن لەسەر جادەی تمانەمانە تیرۆریان نەکردووە هەموو هێنرابوونە سەر جادە کاکە ئەم بابەتانە لەم قۆناغە وەختی نییە من پێم سەیرە نازانم ئەمانەی ئەم جۆرە بڕیارە دەدەن من ڕێک وستەمە پرسیارەت دێ بکەم کاک عەباس من ڕێک بەچوونی خۆت تۆ ئەندامی پەرلەمانی کوردستان بووی یان لە قیادەیەکی نیشتیمانی کوردستانی پێت وایە ئەوانە بە ینی میزاجی شخصی ئەو شتانە دەکەن و ئەو ناکۆچی و کەلێنانە گەورە دەکەن یا خۆت
پێت وایە بڕیارێکی لە ینی ئاستی باڵا لە بلایەن پارتیەوە بێ بڕۆن وابکە بێ لە قیادەی باڵای پارتیەوە ئەگەر ئەوە بڕیار بێ ئەم بابەتە ئەم شێوە ئەدای ڕاگەیاندن و هەندێک ئەعلامیە بەڕاستی ئەمە ترسناکە بۆ میلەتەکەمان هەر بۆ یەک ڕێزی میلەتەکەمان بۆ پێکەنانی حکوومەتەکەمان بۆ ئەمی ترسناکە وەڵام من بۆ خۆم قەت ڕێگە بە خۆم نادەم ئەم بابەتە قسانە لەگەر هیچ لایەنێکی سیاسی بکەم خۆ ئەمانە ینی دژمنی میلەتەکەمان نینە وڵا سەد ڕخنەم لە پارتی هەیە ڕخنەم لە یەکێتی شەیە ڕخنەم لەوانەیە لە حیزب معارەزەکانیش هەبێکە خۆیان پێ معارەزەیە ڕخنە شتێکی اعتیادی بەڵام ئینسان ڕخنەکە بۆ ئەگەر مەبەست تێ ڕخنە بۆ شکاندنی مەگرە ڕخنە بۆ بنیادنانی بگرە بۆ چارەسەرکردنی بگرە بۆ بەژۆندی گشتی بگرە بەس بەجددی ئەم دۆخانم پێسەیرە ینی ئەمەندەی لێرە باسیەوە دەکرێت باسی کۆرمۆر دەکرێت با بە کۆرمۆر دوژمنە هاتووە و لیژنە هاتووە تەقاندۆتیەوە وەڵا بەبیلا بەتەڵایانی لەوانەیە ئەمە چەند زەرەری بۆر هاوڵاتی چەند کوردستانە هەیە ئەنجاوەندەشی بۆ ئێمە هەیە دێن ئەم بابەتانە هەموو بەلاڕێدا دەبین کاکە وەڵا کەس زەرەر لە قانزاز لەم بابەتە ناکە لە غێری میلەتەکەمان نەبێت کە زەرری تێدا دەکا ئەگەر بەرژەوەندی میلەتمان دەوێ پێویستە ئەم بابەتانە لە جاتی شتی بچووک گەورەکەین گەورە بچوو بکەینەوە ئەگەر بەرژەوەندی شخصی و کۆمپانیا شخصیەکانمان و دەسەڵاتە کاتیەکانشمان دەوێ ئەوە ئیتر ئازادین بۆ خۆمان هەرێکە با لە شوێنێک لە بە شێوەیە قسەی و لێدوان بدەین ئیتر دەگاتە جوێ نەتیجەکەی هیچ هەرچەندە هیوادارم کەعباس ئەمڕۆ ساڵێک بەسەر نزیک بوونەوە بدەین ئەمڕۆ ساڵێک بەسەر سوێن خواردنی ئەندامانی پەرلەمانی کوردستاندا تێپەڕی ینی ئەوان بۆی چاودێری حکوومەتێ بکەن حکوومەتێک تەشکیل بێ پێت وایە بۆچی ئەمە نەگەیشتە دەرەنجامێک کە تا بتواندرێت حکوومەتێکی سەرتاسەری دروست ببێت و حکوومەتێکی وابێت کە بتوانێت خزمەتی تەواوی چین و توێژەکان بکە نەک و حکوومەتێک بۆ حەزبێک و بۆ شخصێک و بۆ کەسێک بێت وەڵاوی کە ئێستا لە ئەعلام دەبینێ ئەگەوە عقلێتی بەڕێوەبردنی وڵات بێ ئیتر نەتیجەی ئەم حکوومەتارە ئەوها دەبێت کە بینیومانە و بەم شێوەیە دەڕوا کە وا دەڕوە من پێم وایە ئەم وڵاتە کەس نابێت خۆی پێخاوەنی بێ هەبێ هەمومان پێکەوە خۆمان پێخاوەنی ئەم وڵاتە بێ و پێمان وایە بێ ئەم وڵاتە وڵاتی هەمومانە و پێشمان وا نەبێ ئەوەی کە خەباتی کردووە هەر ئێمەین زۆر خەڵک لە ئێمەی خەبات زیاتر کردووە لە حیزبەکانیش لەوانەیە مەرحەلێک لە مەرحەلە جیاوازەکانی تر لە قۆناغەکەی کۆتایی پێهاتووە ئێستا قۆناغێکی ترا چۆن دەیان سەرکردە پێش ئێمە سەرکردایەتی ئەم حیزبە بۆتن کە زۆر تێکۆشار زۆر ماندی زۆر ماندوو ناس بەڵام ئەم قۆناغە و لەوانەیە توانای نێبابی بنات موسبێنی یەکی تر دێ ئەمە بۆ حیزبەکانش ئەمە ڕاستە لەبەرەوە ئەم وڵاتە پێمان وانە بێ بەڕاستی هەری ئەم حیزبانەیە و پێمان بەم دەنگانە باغر نەبین کە هێناومانن و پێمان وانە بێ زۆر گوێم لە هەندێک برادری پارتی دەبێ دەرێ ئێمە ڕکابەرمان نەماوە و ئیتر هێزێکین کەس ڕکابەرمان نییە و خەڵک با منافەسە لەسەر دووەم و سێم بکە با بەم قسانە وڵای قسەی زۆر زۆر بەڕاستی لە خۆباییبوونی پێدەگوترێ میلەت لە 150 دەنجی نەداوەتە هەمومان ینی کاکە ینی لە 150 لەو گۆڕلێمان ناڕازی جارە لە پێشەوە هەر لە 150 لە هەموو هێزەکانمان ناڕازیە یعنی ئێمە دەبێت حیساب بۆ ئەو 150 بکەین کە ناتۆ دەدەنگدان لەو 150 دەنگی داوە من زۆرترم لە تووت و زۆرتری لە من ئەمە تەنها بۆ پێشبڕکەیەکە وەکو کاندیدێک تۆ دەچی وەزیرێکت زیاترە بیان ئەم وەزارەتێکی زیاترە بێ یا کەمترە بێ ئەم لە خۆبایی بوونە خراپە جارە لە پێشەوە ئەمە یەک دوو ئەم حکوومەتە ینی پێویست ناکە کەسێک من بێم بەلایەنێکی سیاسی تر برێم وەرە وەزارەتێکت دەدەمێ یان پارتی پێی وا بێ ئەم وەزارەتە دەدەمێ وەزارەتە با بە وەزارەتە نەینی پارتێنی یەکێتێنەی ئەوە دەنجی میلەتەکەمانە ئەمە حکوومەتی میلەتەکەمانە دەبێت تۆ بە پێی دەنگ و ڕەنگەکان خاڵبەندی هەیە تۆ زۆرتر تێ با زۆرتر دەبێت من کەمترمەیە من کەمتر وەردەگرم بەڵام دەبێت بە پێی خاڵبەندی هاوبەشی لە حکومڕانی هەبێ هاوبەشیمان هەبێ نەک ینی تۆ پێکم نەکە ینی شەریکێکی ڕاستەقینەی بەڕێوەبردنی ئەم وڵاتە بین وەزیرم ناوێ وەزارەتم دەوێ بڕیارم دەوێ داهاتی ئەم وڵاتە نابێ هیچی تر بەم شێوەیە بێ تۆ حیسابی پەروێز خان و ئیبراهیم خەلیل وەک یەک بکەین کاکە ناکرێ ئێمە برێن لێرە غاسێ وڵا نابێ ئەنگۆ غاستانە بێشتووە چۆنە بێ ینی فەرقی هاوڵاتێکی زاخۆ لەگەر لە کۆیە فەرقی من چیە ینی لەگەر من چیە ئەم وڵاتە وڵاتی هەمومانە نیشتیمانی هەمومانە شێرخان و سەرخانی ئەم وڵاتەی هەموو لایەکمانە کەعباس بەتەنسێکەوت عەدالەت بە هاوسەنجی
بەڵێ عفو بە تەنزێکەوە دەگوترێت کە یەکێتی پارتی یەکێتی شەڕی پۆست دەکات مەسەلا حتا برادرانی پارتیش سەفێریە و قسەیە بوون کە معارەزەی کرد مەسەلەن برادرانی یەکێتی لەسەر وەزارەتی ناوخۆ بەڕاستی یەکێتی بۆ ئەگەر بەرژەوەندی گشتی لێ وەزارەتی ناوخۆ چییە مەسەلەن پێت وایە هەر یەکێتی لەسەر وەزارەتی ناوخۆ شەڕێتی بۆی پۆستەکە بدا بە کاعەبازیان بیدا بە زانایان بیدا بە هەر کەسێکی دیکە بەوەڵاوە مەسەلەکە وەزارەتی ناوخۆ نییە بەڵام خۆ یەکێتی وەکو چۆن پارتی مەسەلەن دەرێ ئیلا سەرۆکی هەرێمم دەوێ ئیلا سەرۆکی حکوومەتم دەوێ ئیلا وەزیری نەوتم وەزارەتی نەوتم دەوێ ئیلا نازانم ئەنجومەنی ئاسایشم دەوێ خۆ یەکێتیش وەکو حیزبێک یعنی تەبیعیە داوا بکە وەزارەتی داراییم نایە وەزارەتی سامانە سروشتەکانم دەوێ وەزارەتی پێشمەرگە بامجارە لای من نەبێ وەزارەتی ناوخۆ لای من بێ بەڵام یعنی ببوو ئەمە ئەوەیەکی نەفسی ینی هەرچی داهات لەسەر تەلەڤیزۆن دەبێت کاکەی وەزارەتی ناوخۆ نادێنێ بەش وەزارەتی ناوخۆ ینی من نازانم جیاوە حکم تۆ ئەگەر ئەوەندە دڵسۆزی ئەم میلەت و نیشتیمانەی کاکە بڕۆ شەڕ لەسەر وەزارەتی ئاوەدانکردنەوە بکە لەسەر وەزارەتی شارەوانی بکە بۆ خزمەتی شارەکانت هی ئاوەدانکردنەوە بۆ گوندەکانت بڕۆ وەزارەتی تەندروستی وەرگرا سوار و سەدەقەی بۆ بکە بۆی ئەم میلەتە لەم دەردەسەری و مەرگەسەریەی ئێستای کوردستان ڕزگاری بێ کە خەڵک دنکە حەبی دەست ناکەوێت لە خەستەخانەکانت عملیاتێکی خۆی پێ ناکرێت دەبێت بچێت سوار و سەدەقە بکە کە تووشی نەشتەرگەریەک دەبێ ماڵ و مندارەکەی بۆ ناچی شەڕ لەسەر ئەمەکەی بۆ ناچی شەڕ لەسەر ئەمەکەی کە بەڕاستی وەزیری کشتتوکاڵ وەزارەتی کشتتوکاڵ وەرگری ئەم وڵاتەی ئێمە پڕ بەرەکەتترین وڵاتە پڕ ئاو شیرنترین وڵاتە بیر لەوەکەوە ئەم وڵاتە بەنداوی بۆ دروستکە کاکە ئەو هەموو ئاوە شیرنە نازدارە هەیە بە جۆگەلە دەڕوات و جستانان و هاوینان ئەو خەڵکە لە تێنا دەخن چێ ئەگەیمە من بەسمان خزمەتی خەڵکە خۆ ئەمانە دەتوانانی خزمەتی خەڵکی زیاتر پێ بکەین ئیتر تۆ دەتەوێت سەرۆکایەتی هەرێمە هەبێت بۆی هیچ مەرسومێک ببێت و دەرنەچێت سەرۆکایەتی حکوومەت دەبێت هیچ پرۆژێک ببێت تۆ ئیمزا نەکرێ و دەتەوێت ئیمزا لەسەر پرۆژە بکەی بەڵام بچووکترین داهات لە ئیبراهیم خەلیل نێنی بۆ هەڵەبجە لە هەڵەبجە نەیبەی بۆ زاخۆ بابە وەڵا ئەمە حکومڕانی نییە ئەمە دوو حکومەتین بە نەرمی و بە سەبرێگار وایە بگەڕێنەوە سەر ڕێکەوتنامە استراتیجیەکەی قەدیم کە پێم وایە 8 ساری زۆر ئارام بوو لە هەرێمی کوردستان کە جەنابی مام جەلال و کاک مەسعود کردیان کە دەسەڵاتەکان بە شێوەیەکی هادی لە یەک حکومەتە دابش کرا بوو دەنگشی لێو نەدات بەڕاستی ئێستا ئەمە یعنی من نازانم لەو 4 سال حکومڕانی من حکومڕانیەکەم دی من ناڵێم خزمەت نەکراوە من ناڵێم کاروبار بەڕێوە نەبردراوە من نارێم بەرنامە نەبووە بەڵام شتەکان بۆتن ینی نەک بە شخصی کراوە ینی لە بە حیزبی کراوە بە شخصیش کراون ینی ئەوە نەماوە برێ ئەمە حکومەت هەرێمی کوردستان بڕیاریدا ئەمە فرانکەس بڕیاریدا ئەم ئیشە بکە ئەم وڵاتە ڕووناکاتەوە فرانکەس بڕیاریدا ئەم وڵاتە بڕیاردرا ئەم جادەیە دروست کرێ کورە بابە وەڵا ئەگە وڵات بێ نابێت کەسێک بتوانێت مەکتەبێک دروستکە سەرۆکی حکومەت بێ ئەمە دەبێت پرۆژە بێ پرۆژە بودجە بێ لە پەرلەمانی کوردستان تەصدیق بکرێ چەند شار چەند گوند پێویستی بە مەکتەبە بە جادەیە بە بینایە بە ڕێگاوبانە لەوێ تەصدیق کرێ پەرلەمان چاودێری بکە حکومەتە جێبەجێکە ئەمە نەماوە بە ئارەزوومەندیت و دەست بۆ پارەی ئەمە بەری ئەمەیان دەکەم و ئەمەیان ناکەم خۆی ئەمە وڵاتی ئێمەی بەرەو دواخستن کردووە کە 9 سارە لەم وڵاتەی ئێمە لەو 2 ساڵێکی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆکی حکومەت بۆ جگە لەوەی لێ دەرچێ تێدەگەی بودجە نەهاتۆتە پەرلەمانی کوردستانەوە کەس نازانێت بودجێ ئەم وڵاتە چۆنی سەرف دەکرێت زۆر بێ یان کەم بێ کاکە ئێستا کە ئێمە بەس باسیەوە دەکەین حکومەت پێک بێنین ئەمە لەم باشە ئەگەر حکومەت پێکات بەو شێواز و شکڵاکسازیە هێشتا کە لە ساڵی 2 مەعاشیە و میلەتەمان خوراوە کەس باسی ناکە ساری 2 مەعاش بزر کراوە ناوی ئامانەتە ناوی پاشەکەوتە ناوی لێبڕینە ئەمە 30 مەعاشی ئەم وڵاتە بخورێ بەڕاستی بیر لەوە بکەنەوە لە جیاتی ئەم سیرە عومەلملانەیە موچەی ئەم خەڵکە بە شێوەیەک لە شێوەکان دابین بکرێتەوە بدرێتەوە ئێخۆ ئەم میلەتەی ئێمە قەت دەبیری ناچێت کە تو بۆ مانگێک کارەبایەکەی نێدا کارەبای لێ دەبڕی بۆ مانگێک ئاوی نێدا ئاوی لێ دەبڕی 200 زار وەرەقەی دەنێرێ ماری بۆی پارەکەی لێ وەربگری بەڵام تۆ 30 مەعاشیت لێ خواردووە بیر لەوە ناکەیەوە ڕۆژە لە ڕۆژان بێی لەو کەناڵانە باسی کەیبری کاکە هەروەرە پارەی ئاو کارەبایەکەت لە جیاتی قەرزی موچەکەت لێ وەردەگرمەوە هەر نازەریبە و باجەکەت لە جیاتی قەرزی موچەکەت لێ وەرەگرمەوە ئەم شتانەیان هەموو بزر کردووە دەیانوێت بەم سیرە عومەلملانەیانە ئیتر پاشەکەوتی موچیان لە بیرچێ ئەم ساڵەکە ئەوە مانجی 12 و هێشتا 2 موچە فت بووە باسی نەکەی من تێناگەم نەوتمان هەیە غازمان هەیە پارەمان لە بەغدا بۆ دێ موچەی هاوڵاتی نادرێ لە بەرەوەی پەرلەمانمان نییە خۆ زۆر باشە
پەرلەمان نییە هەتاوەکو لێ بکۆڵێتەوە ئەگەر هەش بێت دەسەڵاتم هەیە و ناینێرم پرۆژە بودجە بۆ ئەم پەرلەمانی کوردستان بۆی لە دەست دەکرێت چکە لەبەروەی لەوانەیە هاوسەنجی دروست بێت لە خزمەتکردن ئەوانش لەوانەیە بیانەوەی ئەم هاوسەنجە نەبێت. بەڕێز کاک عەباس ئێستا زەختێکی زۆرە کرێت کە یەکێتی بەشداری حکوومەت بکا و ئەگەر وەکو جاران وەکو ئەو قڵەتێکە بینیمان ئەو شێوازە حکومڕانێکە بینیمان یەکێتی بڵێ یاڵا دێ ئەم جارش لەبەرەوەی دۆخەکە ناسکە و وەزعەکە دەکوڵێ و با بڕۆینە ناو حکوومەت و خوای لێبێنین. هەرێمی کوردستان ئەوەندەی تر ناچێتە دۆخێکی چەق بەست و ڕەشببینی و خزمەتکردنی تاکڕەویەوە ئەگەر بەو شێوازە ئێستا بێ یەکێتی کاکە بڕیار دیزاین چۆنە ئەمە کاک بابڵ لەوە لەقەوە بڕیاری داوا و لە حملێ مزارش تاکیدی کردوتەوە و لە کۆبنەوەی سەرکردایەتیش تاکیدی کردوتەوە. نارین ناچینە حکومەتچکە و حکومەتە بەی خۆمان نەزانین و بە مافی خۆشمان نەزانین و بەبێ ئێمەش کەس ناتوانێت حکومڕانی لە وڵاتە بکە. ئەمە واقع يعني ئەمە نقطە سەری خەتە ناتوانێت حکومڕانی لە وڵاتە بە بەیەکێتی نیشتیمانی کوردستان بکرێ. کورسی پەرلەمان پڕ دەکەمەوە ناوی سەرۆک حکومەتەکە دەنجی بۆ دێن ئەمە ناو حکومڕانی لەم وڵاتە بە بەیەکێتی نیشتیمانی کوردستان ناکرێت. بەدیلی یەکێتی و کەسەی پێیان وایە بەدیلیان بۆ یەکێتی پێیا کردووە بەدیلی یەکێتی تەنها یەکێتیە. ئەمە ڕاستە بۆ ئەوەی بەبێ پارتیش دروست ناکرێت. بەبێ پارتیش دروست ناکرێت بەدیلی پارتیش بۆ پارتی هەر پارتیە. چهار محافەزەمانەیە دوی لە سنووری یەکێتی و یەکێتی ئیداری دەدا و دوو لە سنووری پارتی و پارتی ئیداریدا. جا ژمارەی لەوێ زۆرترە ژمارە لێرە کەمتریان کەمتر و زۆرترە ئەمە شتێکی ترە. لەبەرەوە بەڵام نامانەوێت بچینە ئەم حکومەتە چەند وەزارەتێکمان زیادەیان دوومان زیادەیە چوارمان زیادە. دەچینە ئەم حکومەتە کە چوار ئیشی خوار پێمان ڕاست دەکرێتەوە چوار ئیشی نەعەدالەت کە کرابێ پێمان عەدڵ دەکرێتەوە. دەنە پێویست ناکە بەڕاستی بچینە ناو حکومەتێک با حکومەتە چۆن هاتوو باەوە بۆ خۆی ئیدارە هەر ئەو حکومەت هەرەوا دەبێت. ئەوەی لە بانگەشەی هەڵبژاردننی انجومەن نوێنەرانی عێراق بینیمان ڕازی نابێ. کاک عەباس ئەوەی لە هەڵبژاردننی انجومەن نوێنەرانی عێراق بینمان حەد ئەو کۆی کە جەنابتی لێی جادەیە کرایەوە دوای 9 ساڵ دەردەسەری زۆر و زەوەندە محافظ و کورەدار و بەرهاتە سەرخەت ئەو دیگوت من بووم ئەو دیگوت من بووم ئەو دیگوت من بووم هەی بەڕاستی بە کاکە حەمە بڵێ بە بلاجکتۆرەکەی داگرسێنێتەوە. بەڕاستی کاک عەباس ینی ئەمە حکومڕانیە یاری منداڵان بوو ینی منداڵی شتیوە ئەکات مەسەلەن تۆ زەخت لە شوێنێک بکەی محافظەیەکت زادەیەکت بۆ کردووە محافظەکە داهات کورە محافظ زۆر گەورەیە کورە لە شاران ها خزمەت گوزارە وەرە عوسمان بایدەمیرە سەرۆک شارەوانی بوو سەر شەرۆک شارەوانی هەیە وەڵڵا شەیتان شەرمی لێ دەکات ینی بەس وەڵا بن کە ئاگومێت ئاوڕێمە ینی لەبەروەی ئێمە نامە بەستم ئەو نییە کورە و فەقیرە لەوانەیە قوربانی بێخۆڕە بەستم ڕێز و حرمەتم بۆی هەیە بەڵام مەبەستم ئەقلێتی حکومڕانیە من پارێزگاری هەولێر بم نایم وەکو ڕێزم هەیە بۆ پێشکەشکار وەک پێشکەشکارێک لە سەوجادەی بە پیاسە لێدوان لە سەوجادەی بدەم ڕێگایەک 8 ساڵە لە سنووری پارێزگای هەولێر 8 ساڵە ینی نەتواندراوە تەواو بکرێت نەتواندراوە تەواو بکرێت ڕاستەوە حکومەتەوە و پرۆژەیە و تەقدیم کراوە بەڵام کە پارەکە سەرف نەکرایتر ئەم کۆمپانیانێ ساژ ناتوانن ینی 5-6 میلیارد ملیۆن دۆلار سەرف بکەن. باشە یەکێتی وەکو هاوکاری لە بەروی ئەمەندە گوتراوەوەش 8 سار دەی جادەیەک تەواو نەبوو 3-4 کیلۆمەتر یەکێتی نیشتیمانی پارەی بۆ سەرف کردووە ئەوەی هاتووە ئیفتتاحی کردووە ئەندام کۆمیتێک نەبووە کاکە جێگری سەرۆکی حکوومەت یاریێمی کوردستان بووە لەگەر ئەندامی پەرلەمانێکی کوردستان بووە لەگە قایمقامی شارەکە بووە. باشە ینی بۆ ینی قایمقامی ئەم شارە کاگومێت بتوانێت زادێک چەولێر بکاتەوە قایمقامی ئەم شارش نتوانێت بێت جێگری سەرۆکی حکوومەت نتوانێت بێ شاری کۆیە شاری جەنابی مامزەلالە ڕێگایەکە 8 سارە بەدەست پارە وەرگرتنیەوە توش شکارە سات بەستم ئەم شتە بچووکە ئەم شتە و بچووکەمەوە دەیان شتیتر لەم بابەتە ینی بەجددی ئەم شتا بچووکانە کاکە من پێم وتی سەرەتا قسێکم کرد وتم ئێستا لەوە دەرچووە ینی لە حکومڕانی لە حیزبایەتیش دەرچووە ینی حیزبایەتیش نییە ینی بۆ تا شخصی شتەکان شتی شخصینە ینی من کردم و تو نەتکرد ئەتوو کردت ئەمن نەمکرد ینی بەجددی حکومڕانی هەوە نابێت دەبێ لە کۆی یان لە زاخۆی دەبێ حکوومەت بیکاتەوە سەرۆکی شارەوانیە ئیشی وەزیری شاروانێ زراعەیە ئیلا وەگەوەی بێگەرخان گوتی من وەزیری زراعەمە من پێشنیارم کرد و بەنداوە بکرێت کە چکە تاکرا من داوت نەکرام
ئێکاکە وڵی نازانم ئەمە دەکایانی بۆ دێن ئەم شتەوە ئەم ئاڵوو وای لێ بێ ینی لێک جیابینەوە بە تەدریجی لێک جیابینەوە ئێخۆ کە لێک جیادەبینەوە هەرو دەسەڵاتی ئێستامان هەیە بەڵام بچووکترین بەڵام ئەگە پێکەوە بین هەرو دەسەڵاتی ئێستا هەیە بەڵام گەورەتری بۆ گەورەیەکە هەڵ نابژێرن خۆ دەتوانین بەخوا باوەڕکە ینی من پێم وایە ینی برایەتی تێدا بێ کەسمان حەقی کەسمان ناخۆین سنووری دەسەڵاتمان دیارە دەنگەکانمان شوێنی دیارە هێز و ڕنگ و سەنگەکانمان لە شوێنی خۆی دیارە بەس بەجددی ئەم سیراعی خۆشمان ناو هەواداری خۆمان ناشرمان دەکات بەخوا ئێستا من لەسەر ئەم کەناڵی تو جوونێک بە پارتی بدەم بە ناو شخصێک بدەم لە پارتی خەڵکی یەشێتیش پێی ناخۆشە دەرێ وەختی ئەمەنیە وەڵا بەوانیش ڕاستە وەڵا سەد جار ڕاسترە باشە چ جۆرە حکوومەتێک پێویستە لەو دۆخە کە بتوانێت خزمەتی هاوڵاتیان بکە کە هاوڵاتێک وەکو جەنابەت من زۆر تەیدی و قسەیە دەکەم کاک عەباسگە گوتت بەخوا ئەوانەی کە دەنجیان بە یەکێتی پارتیش نەداوە پێیان خۆشە ئێستا شەڕی ئەویان بۆ بکەیت کە چۆن خزمەتێک دەکرێت زادەیەک دەکرێت مەعاشێک دێت پێی خۆشە مەسەلەن ئەو دەزانێت بە مەعارەزە مەعاش نایەت ئەو مەعارەزەش نییە بە ناشکرینی بێت چەند کورسیەکەن چەند بەڕێزێکن کورسیان بۆ خۆیان هێناوە کە ناتوانن ئەو ڕۆڵ و سنگ و دەنگیان هەبێ بەڵام مەسەلەن چاوی لەوێ یەکێتی و پارتی شەڕی مەعاشی بۆ بکات چاوی لەوێ ئێستا من لە تەلەڤیزیۆنە بڵم سبەی وەفدێکی وەزارەتی دارایی چێتە بەغدا بۆ چارەسەرکردنی پرسی موچە مەسەلەن ئەنی بەڕاستی ئەوی پێخۆش ئێستا چ جۆرە حکومڕانیەک بەڕاستی کە بتوانین لانی کەم ئەم جارە سەدا شەستی خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکات والله ئاسانە والله ئاسانە ینی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان پێکەوە وەزارەتەکان زۆرن دام و دەستگایەکان زۆرن وڵا بەشی هەمومان دەکا وڵا دەتوانین ئەوانەی کورسی و دوو کورسیشیان هەیە بین بەشداری حکومڕانی ئەم وڵاتی خۆمانیان بکەین دەسەڵاتیشیان پێ بدەین با بە ئارەزوی خۆیان خزمەت بکەن بەڕاستی خزمەتی چەندی خزمەتیان کرد سوپاس گوزاریان بین بیر لەوە نەکەینەوە بیان کڕین بیر لەوە بکەینەوە هانیان بدەین بۆی ئافرین دەستان خۆش بێ ئێوە لە ئۆپۆزیسیۆن و هاتوون ئەم بەڕێوەبەری گشتێتان وەگرتووە خزمەت دەکەن پێویستە بەڕاستی ئەم حکومەتە حکومەتی هەمومان بێ ئەم حکومەتە بۆ هەمومان بێ و ئەو حکومەتەش بەکار نێنین بۆ بەرژەوەندی شخصی و حیزبی خۆمان و بەڕاستی ئەم داهاتی وڵاتەش چیتر بۆ بەرژەوەندی شخصەکان قۆرغ نەکەین داهاتی ئەم وڵاتە لە خەزێنەکەی ئەم دەوڵەتە کۆ بکەینەوە و بە هاوسەنجی و عەدالەت لە هەموو ناوچە جیاوازەکان بۆ هەموو چیر و توێژە جیاوازەکان بە هاوسەنجی بە عەدالەت بە دادپەروەرانە دابەشی بکەین پێم وایە حکومەتێکی وامان هەبێ وڵا داهاتەکەمان بەشیوە دەکا خەڵک لێمان ڕازی بێ داهاتەکەمان بەشی ئەومان دەکا خزمەتی باش وڵاتەکەمانی پێ بکەین داهاتەکەمان بەشی ئەوە دەکا خۆمان زیاتریش وەک شخصیش دەوڵەمەندتر بکەین خەرکیش لە خۆمان ڕازی بکەین بۆ نایکەین بەخوایانی سەروەت و سامانێک خۆشەویستی خەڵکی لەگەر نەبێ دە بەقەدەر ئەم ژوورەت پارە هەبێ حیز لەزەت و تامێکچینە کە خۆشەویستی خەڵکی لەگەر پرسیارێک لێ دەکەم کە خۆشەویستی خەڵکی لەگەر بوو کە پشتیوانی خەڵکی لەگەر بوو بەڕاستی ئینسان ینی کوردەواری دەرێ بە نان و ئاویش بێ لەزەت لە ژیان دەکەین پرسیارێک لێ دەکەم کاک عەباس فەتاح خۆی ملیۆنێک لای ئێمە زۆرە گەرنا ملیۆنێک دۆلار لای هەندێک لە بەرپرسوانە زۆر نییە ملیۆنێک دۆلارت پێ بێ و مەناو بازاڕی کۆیەدا بڕۆی بەڵام احتراما بۆ مەقامی بەڕێستان کەس